انشاءالله HDP ام لكردستان باشور تمام پارتیا زیارت دکن وان دعوت نوروز دکن ام دخوازن هیز بدن نوروزه شخواه نوروزه رویا برخودان کردستان وزارت فهم کرد و ام جی بویر روحی نوروز پیروز دکن بس 100,000 مليون کس اورو القادابن ام دخوازن پارتی نی حزب نی باشور جی بمربه و او جی هیز بدن برای مغاتیه ما پیشوازی کریه ام گرک سپاس کردم. ئەمڕۆ ئێمە لە هەولێر پێشوازیمان لە وەفدێکی هەدەپە کرد کە پێکهاتبوون لە دوو پەرلەمانتاری بەڕێز و دوو حزبی دیارە بە شێوەی گشتی هەم وەکو علاقات لەما بینی هەردووکمان هەمیش بۆنەیەک سەبارەت بە نەورۆز لە تورکیا سازەکەن داوەتیان کردین ئێمە پێمان باشە لە هەموو پارچەکانی کوردستان حزب کوردیەکان ینی بینیان باش بی بەبێ ئەوەی کە لەسەر حسابی هیچ حکوومەتێک یا حکوومەتێکی ناوەندی بی و پێمان خۆشە پەیوەندی هەموو لایەنەکان باش بێ ئێمە سوپاسمانکردن و دەستخۆشیان لێ دەکەین. بێگومان ئەو جۆرە سەردانانە شتێکی باشە کە بۆ لای لایەنەکان دەکرێتن و بە پێویستی دەزانین کە نێوان لایەنەکان لە هەموو شوێنەکان باش و تەواو پتە بی.